بەداخەوەی کە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا ڕوویەوە تاوا پێشێلکردنی یاساکانە لە هەرێمی کوردستان چ یاسای کاری ڕۆژنامەنووسی بێ یاخود یاسایی ڕێخستنی خۆپیشاندانەکان بێ ئەوەی کە کراوە تەواو پێشلکردنی ئەو یاسانیان ئێمە لە سنتەری میتۆ لە ماوەی ڕابردوودا لەم چەند ڕۆژەدا زیاد لە 34 کەیسمان لایە کە ڕۆژنامەنووس و چالاکوانن دەستگیر کراون کە دەستگیرکردنەکەیان و هەم شێوازی دەستگیرکردنەکەیان هیچ جۆرە یاساییەک نییە بە هیچ جۆرێک لە جۆرەکان تۆ بچیتە سەر ماڵی ڕۆژنامەنووسێ لە ماڵەکەی خۆیدا دەستگیری بکەیت کە چالاکوانە لەسەر جادا پێش ئەوەی خۆپیشاندانەکە بکات تۆ بێی دەستگیریکەی بە نیەتی ئەوەی کە نیازیان هەبوو خۆپیشاندان بکەن یاخ بە تۆمەتی کۆمەڵک تۆمەتی جیاجە ئەمە تەواو ئەومان بۆ ڕوون دەکاتەوە کە هەرێمی کوردستان ژینگەیەکی زۆر مەترسیناکە بۆ ئازادی ڕادەبڕین و ئازادی کاری ڕۆژنامەنووسی بۆ راپۆرت نێودەوڵەتەکانیش ئەومان پێ دەڵێن کاتێک کە هەرێمی کوردستان بە ژینگەیەکی مەترسیدار وەسف دەکەن بۆ ئازادی ڕادەبڕین و ئەمەی کە لە چەند ڕۆژی ڕابردووشدا بیمان تاو سەلمێنەری ئەوەن کە ڕاپەدەن نێودەوڵەتەکان ڕاست بوون هەرێمی کوردستان ژینگەیەکی مەترسیدارە بۆ کاری ڕۆژنامەنووسی و بۆ ئازادی ڕادەبڕین بەداخەوە ئێمە سەرەڕای ئەوەی کە کاری ڕۆژنامەنووسی بە یاسا ڕێکخراوە کە یاسای ژمارە 35 ساڵی 2010 بەڵام دەبینین لە کاتی هەموو گردبوونەوە و ناڕزاتەکانی شەقامدا لە کاتی تونبوونی ململانە سیاسەکاندا دەبینین ڕۆژنامەنووسان دەبنە قوربانی یاساکان پێشێل دەکرێن ئەوەی کە لە چەند ڕۆژی ڕابردووشدا ڕوویدا بە هەمان شێوە ئەوەیە کە هەرچەندە بە یاسا ڕێگە درراوە بە ڕۆژنامەنووسان ڕووماڵی هەموو چالاکیشی گشتی بکەن بەڵام بەداخەوە بینیومانە ڕۆژنامەنووسان ڕێگریان لێکرا و دەست بەسەر کراون و لە هەندێک شوێنیش نووسینگەی کەناڵی ڕاگەاندن داخراوە ئەمە بە تەواو پێچەوانی ئەو یاسایانەیە بۆیە ئازادی ڕادەبڕین و ئازادی کاری ڕۆژنامەنووسی لە هەرێمی کوردستاندا تەنها لەو کاتانە دەتوانین بڵێن هەیە کە زمینەکە لەبارەوە هیچ کێشە و گرفتێک لە ئارادا نەبێ بەڵام کاتێک کە ململانەکان تون دەبنەوە کاتێک کە ناڕەزاتەکانی شەقام زیاتەکان دەبینین ئەو ئازادی ڕۆژنامەنووسی کە ئیدعای بۆ دەکرێت لە ئەرزی واقعدا بوونی نامێنێ هەموو هاوڵاتێک لە هەرێمی کوردستاندا مافی ئەوەی هەیە بە یاسا ئەو مافی پێدراوە کە داوای مافی خۆی بکات خۆپیشاندان و گرتبوونەوەی هێمنانە و ئاشتیانە بکات و ڕۆژنامەنووسانیش بەشێک لە هاوڵاتیان کاتێک کە ڕۆژنامەنووسێک یاخود هەرچی و توێژێکی دیاریکەوە نەک ڕۆژنامەنووس کرێکار بێ جوتیار بێ مامۆستا بێ پزیشک بێ ڕۆژنامەنووس مافی خۆیان هەیە لەسەر ئەو داواکاریەکە ئەو ناڕەزاتێکە هیانە بە شێوەی گرتبوونی مەدەنیانە تعبیر لە ڕای خۆیان کە تعبیر لە داواکارەکانی خۆیان بکەن و مافی دەسەڵاتیش مولزەمە بووی کە گوێیان لێ بگرێ بەڵام بەداخەوە ئەوەی کە لە هەرێمی کوردستانە دەیبینین کاتێک کە هاوڵاتیان و ڕۆژنامەنووسانیش بەشێک لە هاوڵاتیان داوای مافی خۆیان دەکەن دەسەڵات نەک ئامادەنیە گوێیان لێ بگرێت بەڵکو بەداخەوە دەبینین زۆر بە شێوەیەکی دوژمنکارانە مامەڵیان لەگەڵدا دەکات و هێرشیان دەکاتە سەر و ڕێگریان لێ دەکات و لە هەندێک حاڵە شەوکۆی لە ماوەی ڕابردوودا چەند ڕۆژی ڕابردوودا بینیمان دەستگیریش کراون ئەوەی کە ئێمە پێمان وایە ڕێگریکردن بە تایبەتی لە ڕۆژنامەنووسان بۆ ڕووماڵکردنی خۆپیشاندان و ناڕەزاتەکان ئەوە دەردەخات کە لەم خۆپیشاندان و ناڕەزایەتیانە دیارە لەلایەن دەسەڵاتەوە مافەکانی مرۆڤ پێشێل دەکرێت و پێشلکاری زەق ئەنجام دەدرێت بۆیە دەسەڵات نایەوێت ئەم زانیاریانە ئەم ڕوودا و ئەم وێنانە بۆ خۆی بگەوازێتەوە بۆ ڕای گشتی هەرچەندە ئەمە شێوازێکی کۆن و ئەقلەتێکی کۆنە لە ئیدارەداندا بەوەی کە دەسەڵات دەیگرێتە بەر لە هەموو گردوونەوە ناڕەزاتەکاندا هەوڵ دەدات کەناڵەکانی ڕاگەیاندن ڕووماڵی ئەو جۆرە چالاکیانە نەکەن لە کاتێکدا ئێستا ئێمە دەبینی شتێکی فراوانتر هەیە تۆڕێکی فراوانترەوەی کە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووکدا سۆشیال میدیا بە شێوەیەکی گشتی هەموو هاوڵاتێک لە ڕێگەی ئەکاونتەکەی خۆی دەتوانێت ڕۆژنامەنووسێک دەوەرە ببینێ ئەو وێنانە بگوازێتەوانە بۆیە پێم وایە ئەمە جۆرێکە لە جۆرەکانی سەرکوتکردنی ڕۆژنامەنووسان و ئازادی ڕادەبڕین ئێمە وەک لە بەیاننامەکەی سەنتەری میتۆشدا داوامان کردووە لە پەرلەمانی کوردستان وەزیری ناوخۆ وەکو کەسی یەکەم بام بکرێت بانگێشتی پەرلەمانکە بۆ لێ بچینەوە چونکە دەبینین ئەوەی کە ڕووی داوە ئەو هەموو دەستگیرکردنی ڕۆژنامەنووس و چالاکوانە هیچی بە پێی بڕیاری دادوەر بووە و هیچیشیان یاسایی نین چونکە ئەو کەسانی کە دەستگیر کراون بە پێی یاسا ئەو یاسانی کە لە پەرلەمانی هەرێمی کوردستان دەرچووە مافی پێداون بەڵام بەداخەوە بینیمانە لە چەند ڕۆژی ڕابردوودا ئەم کۆمەڵە کەسانە بە دەر لە یاساکان دەستگیر کراون بۆیە ئەرکی پەرلەمانی هەرێمی کوردستانە کە وەزیری ناوخۆ بانگێشتی پەرلەمان کاتوو بۆ ئەوەی کە ئەو دواردۆخاڵسەکرد ئایا هۆکارەکانی پشت دەستگیرکردنی ئەم ڕۆژنامەنووس و چالاکوانە نەچین